بەنای خوای بەخشەندە و میهرەبان، قوتابیانی هێژا و بینەران و بیسەرانی خۆشەویست، سڵام عەلەیکم. لە ئیدامەی گفتوگۆی ئاکادمیک و خاڵەکانی کەسایەتی ئاکادمیک و غێری ئاکادمیکە گەیشتینەوە خزمەتتان، هیوادارم هاوڕێمان بن. ئەم جارە لەسەر گفتوگۆ قسەکەین. گفتوگۆ وەکو گرنگترین خاڵی ناساندنی بەشەر، چون ێژن بەشەر بوونەوەرێکی ناتقە، ناتق ینی ئەهلی گفتوگۆس. ئەیخێنە بەر چاو تا بزانین گفتوگۆ چەند جۆرە و گفتوگۆی ئاکادمیک ئەبێ کام جۆر بێت. گفتوگۆ ئەتوانین بڵێن لە یەک دابەشکردنا بە دوو لایەن دابەشەکرێت. گفتوگۆی بێهەدەف و گفتوگۆی ئامانجدار و هەدەفمەند. گفتوگۆی بێهەدەف ئەوەیە کە زۆرترین گفتوگۆی کۆمەلگا لە ناوخۆ ئەگرێتە بەر، هەر لە شەونشینی هەتا ناوی تاکسی و هەتا کات کوشتن و وەخت لە بین بردن. ئەگەر کۆمەلگا وەکو ئیجتیماع کونشی بێت، گفتوگۆ یەکێ لە کونشەکانە کە گفتوگۆی بێهەدەف ئەکشن یا کونشێکی پڕڕەنگ نییە کە بتوانین ناوی بووین وەکو شتێک کۆمەلگا پێش ئەخات. گفتوگۆی بێهەدەف گرنگترین تایبەتمەندی و نیشانەی ئەوەیە کە کەسەکان تێنتێی نازانن لەکوێوە هاتوون، چۆن هاتوون تێ و چۆن لێ ئەچنە دەر، و گرنگترین نیشانەی ئەوەیە کە کات لە بینەوەت. و خەڵکیش ڕەنگە بۆ ڕابواردن ڕازی بە ئەوە بوون کە کاتیان لەبین بچێ. لە حاڵێکە کات گرنگترین سەرمایەی هەر ئینسانێکە و بە فیڕۆدانی کات لە بینبردنی عومرە. ئەڵێن لە کۆمەلگایەکە نووسی بوویان لەسەر گۆڕی مردووەکان، فڵانە کەس ڕۆژی لەدایک بوون فڵان، ڕۆژی مردن فڵان، تەمەن 50 ساڵ بەڵام 3 ساڵ ژیاوە. یعنی 50 ساڵەکە 47 ساڵی بە شێوەی بێهەدەف لە بین بردووە کە یەکێ لەو شتانە ئەو 50 ساڵی لە بین بردووە گفتوگۆی بێهەدەفووە و 3 ساڵی ژیاوە، کە ئەوە ئیتر پێویست ناکایسا من شی بکەمەوە چۆنە، چون ئێمە ئەمانەوێ لەسەر گفتوگۆ قسە بکەین. ئەو لایەنەکەی گفتوگۆی هەدەفمەندە، ئامانجێکی هەست گفتوگۆ. گفتوگۆ هەدەفمەندەکان ئەبنە 4 شێوە. شێوەیەکیان بۆ تەفاهم و لێک حاڵی بوونە، گفتوگۆی مەعنا محوەرە. شێوەیەکیان بۆ ناسین و تەشخیص و کەشف و دۆزینەوەست کە ئێژین پێی گفتوگۆی ئیکتشافی یا گفتوگۆیەکی شناخت محوەر. گفتوگۆیەکی ترمان بۆ تەوافقە، وەکو گرێبەستەکان، وەکو کاتێکە لە بینی دوو کەسا ناڕزایەتیەک دەست پێکات، شکایەتێک، برایەتیەک، مامەڵەیەک کە ئەبێ تەوافقێک بکەن لەسەر عەقد و قەراردادێک. گفتوگۆیەکە لە بینی دوو کەسا ڕەنگە بە ڕەزایەت یا بە ناڕزایەتی دەست پێ بکە، وەکو کێبەرکێ، وەکو مسابقە، وەکو ڕقابەت کە دوو نەفەر هەوڵەدەن کە لە شتێکە کێبەرکێ بکەن و ئەبێ یەکێکیان براوە بێ و یەکێکیان دۆڕاو، کە ئەمە ڕقابەتی پێشنێمە، ڕکابری. ئەم گفتوگوانە هەر کامێکیان تایبەتمەندێکیان هاوە، هەر کامێکیان شێوەیەکیانە کە شێوەی ئاکادمیک لەمانەوە ئەبێ بدۆزینەوە. بۆیە لە بەراچینە ناوی گفتوگۆکان ئەم جارە یەکەمینیان ئەخێنە بەرچاو، گفتوگۆی مفاهمەیی یا گفتوگۆی مەعنا محور یا گفتوگۆیەکە لێک ئەیکەین بۆ حاڵی بوون لە خواست و عەقڵ و هەست و داخوازیەکانی یەکتری. ئەم گفتوگۆ زۆرتر لەوە کە گەرەکی بێت بەرانبەر لە مەیدان بەدەر بکات، شتێکی لێ دەربێرێ و کەشفی بکات یا قەراردادێکی تەکا بکات لەسەر گرێبەستێ، زۆرتر ئامانجی ئەوەیە بەرانبەر قسەکانی بکات، هەوڵ بدات شتەکانی بێژێت، بربەستەکانی بۆ لابووین تا قسەی خۆی بکات، خۆی سانسۆر نەکات، خۆی نەشارێتەوە، نەیترسێنین تا نێژێت، هانی نەدەین تا زیاغە بێژێت، بەڵکو وەکو خۆی ڕێگە و جێگە و کات و فرسەتی پێ بدەین بەشک و قسەکانی بکات تا ئەو بتوانێت خۆیمان پێ بناسیێنێت. زۆرتر ئەم گفتوگۆ بۆ مشاورە باشە، بۆ توێژەر کە پێویستە ئەو کەسەکە تێت ناخی خۆی دەربڕێت. تا ئێمە لێ حاڵی بووین،
تا ئەگەر دواتر گفتوگۆکە ئەکەینە گفتوگۆیەکی دەرمانی، گفتوگۆیەکە بۆ یارمەتی پێشتر ناسینەکەمان کردوێت. هەموو دکتۆرێک بۆ یارمەتی ئەو کەسە هاتووە بۆ لای ئەبێ ئەوەڵ گوێگر بێت، گوێڕایەڵ بێت، ئەو کەسە خۆی دەرببڕێت، ئێشی، نەخۆشینی، دڵتەنگی، خەمۆکی، دڵە ڕاوکەی، لاشەی چیەسی، عیبەکانی بێژێت و ئێمە لێ وەربگرین. لێرا ئەبێ وریابین، هۆشمان بە وتەکان و وشەکانی بەرانبەرەوە بێت. ڕەنگە ئەو کەسێکی ناوخۆیی بێت، ڕەنگە کەسێک بێت کە گفتوگۆی ئاکادمیک نەزانێ، مبهەم قسە بکات، بێت بێژێ هیلاکم، بێژین کوێت گلەکە ێژێ گشتگیانم. گشتگیانم عیلاجەکەی زۆر سەختە، ئەبێ لێ بپرسین گشتگیان و کوێز. من وا حاڵی بووم ئێشێکت هەیە، ئێشەکە زۆرتر وا لەکوێوە کە ئەو دەست بناتە سەری، ئەگەر دەستی ناسەر دڵی، دەستی ناسەر مێشکی، دەستی ناسەر قاچی، دیارە بەم شێوە ڕەحەتتر ئێمە لێ حاڵێ بین. ئەبێ فرسەتی بدەینێ، نەیترسێنین، پەلەی پێ نەکەین، کاتی بدەینێ. ئەگەر وامان کرد گفتوگۆکە بەرەو شناختە چوات، بەرەو ناسی نەچوات. زۆر کات لەرانەوە ئشتراکی لەفس یەک معنا بۆ یەک وشە نییە، وشەکان چەندین معنا ئەگرنە بەر کە کەسێک معنای یەکەم ێژێ و ئێمە معنای سێهەمی دی هەڵەگرین و ئەبێتە هۆی ئەوە جیاتی لە یەک حاڵی بووین دابڕان دەست پێ بکەین یا گفتوگۆیەک دەست پێ بکەین کە ڕقابەتیە و بەجێ ئەوە ئێمە حاڵی بوون وەربگرین لە مەیدان بەدەرکردن و دۆڕان دەست پێ بکەین. بۆ نمونە تەمسیلێکێژم لە کوردەواری خۆمانە بۆق دوو مانای هەیە. لە هەورامانی ئێرانە بۆق بە معنای عەلیشیش قەلەمونە و لە مەهاباد و لە کوردستانی ئەم دیوە لە هەرێما بۆق بە معنای قوڕواقە. کاتێ لە ئێرانە میوانێک زۆر خۆشەویستوێت دوای سەربڕینی گێسک و مامر و ئەمانە ئەگەر ڕۆژی ئاخر بیەوێ بڕوات حەز بکەین نەچوات ێژین دانیشە تا بۆقێکت بۆ سەر ببڕ. ئەگەر میوانەکە خەڵکی هەورامان نەبێت وا ئەزانێ وتومانە دانشە تا قڕواقێکت بۆ سەر بڕن و ئەم بۆقا کە ئەو بەم شێوە ئەیویستێ ڕەنگە تاڵی بکات، تونی بکات، تووڕێی بکات، باشتر وایە نەمان ترسێنێت، تن نەبێت و تووڕە نەبێت، بە شێوەیەکی ئاکادمیک بپرسێ فەرمووت بۆقم بۆ سرەوڕی، مەبەستت لە بۆق چییە؟ ئێمە نازانین بۆق لای ئێوە بە چیەژن، چون لای ئێمە بۆق شتێکە سەری نابڕن بۆ میێوان. ئەوی ژێژێت بۆق مەبەستم قەلەمونە عەلیشیشە و ئەبینین بە ئاسانی بە لێک تێگەیشتن ئاهۆنی و فەرێخی ڕوومان تێکات. زۆر کات گفتوگۆی لە ئێمە لە کۆمەلگا بە شێوەی ئاکادمیک نیە و بە شێوەی ناوخۆیە. کەسێک بەزاری گەڕەکی خۆی شتێک ێژێ کە لە گەڕەکێکی ترا شتێکی ترە کەنین دەست پێەکەین ئەیترسێنێ، گاڵتە دەست پێەکەین خەمۆکیەکات، دەستیەخین تانەی لێدەین ئەیکەینە حەکایەت و گفتوگۆکە بۆ هەمیشە ئەپچڕێ و ڕابتەی ئینسانی ئەبڕێ. بەڵام لە گفتوگۆی ئاکادمیکە کاتێک کەسێک وشەیەک بەکارتێرێ ئێمە لێ تێناگەین داوای ڕوونکردنەوەی لێکەین، داوای ئاسانکاری دێکەین تا لێی تێبگەین. کاتێک لە یەک تێگەیشتین ئەتوانین قۆناخی دوایین ببڕین. بەم گفتوگۆیەژن گفتوگۆی معنا محور. هیوادارم گفتوگۆی ناوخۆییمان بکەینە گفتوگۆیەکی معنا محور. هیوادارم بۆ لێکۆڵینەوە لەسەر ئەو سێ شێوە گفتوگۆکە لە حەڵقەکانی داهاتووە هاوڕێیمان بکەن.